بارودۆخی نازێژیرە ناتوانێت ببینێت. مەهدی یەکێکە لەو گەنجانەی بۆتە قوربانی ڕووداوی هاتوچۆ و بەهۆی خێرایی و تیژڕەوی لە لێخوڕینی ئۆتۆمبیل بەشێک لە جەستەی لەدەستداوە. ڕووداوەکە 2009 لە کۆیە بە سارە وەرگەڕەمباوەی ڕووداوی هاتوچۆوە، ئەنی وەرگەڕەم هەردوو خاچم نەدەست. لە بەخراپی ڕێگا و بانەکان هۆکاری تیژڕەوی منیش بوو، تر بەشێکی دەستم لەدەستدا بەهۆی ڕێگاوبان و تیژڕەوی خۆم و هیوادارم یعنی کەستر وچی منی لێنێتنەوە وەک من کەمەندان بێتنی تر ژیانەکی ناخۆشە. ئەو زیاد لەو خێراییەی بۆی دیاری کرابوو ئۆتۆمبیلێکی بار هەڵگری لێ دەخوڕی. لە ئەنجامی ئەم خێراییە بەشێکی جەستەی بووە قوربانی خێراییەکەی و لە کامدا ئەم کورسیە بوو بە چارەنووسی. سەیری گەنجەشیویی منیان لە 2009 لەسەر کورسی کەمەندامیمە، بەس ئەوەندەتان پێدەم سەری ئاماژم لێ مەخۆن، هەمووی 2 دقە 3 دقێ بەهام عێراق جادە و بانەکانی باش نییە، تر تاسەی تێدەکەوێتن، ینی هێماکانی باش نییە، جۆ ساید نینە هەموو شوێنێک. هیوادارم بەخۆیان دابستنە ینی لە هەموو لایەنێک. حەز و خولیای مەهدی بۆ سەرکێشی و لێخوڕینی خێرا لە چەند چرکەیەک خەون و ئاوات و شیرازەی خێزانەکەی لە ناو برد و لە ئەنجامی پابەند نەبوون بە خێرایی یاسایی و دیاریکرا و کە لەلایەن هاتوچۆوە دیاریکراوە، ئەو نەک هەرچەنها جەستەی لەدەستدا بەڵکو ئەم خێراییە بووە هۆی لەدەستدانی خێزانەکەی و بێنازبوونی کچە تاقانەکەی. ژیان ناوەستێتن، ژیان هەموو کات هەیە ژیان. ئێستا کە بە تەنیا ژیم، خۆم و کچێکم لە خانووەکەم لەخوا وەزادێ کاسبی خۆشم دەکەم و بەس ژیانی کەمەندامی تر سەریعی هۆکارێکی زۆرە. دووەمی نیشان دەبی زۆر پابندی بە هێماکانی هاتوچۆ، پابەند نەبی ئیتر هەموو کاتێک خۆت بە کەمەندام دەبی بزانی ئەوەی کەمەندامیش نەبێتن، لە بۆ هیچ کات و کار لێک لازا وات لێهات کەمەندامە. مەهدی دەچێتە ئەو شوێنەی کە ڕووداوەکەی بەسەر هات. ئەم شوێنەش ڕێگای سەرەکی نێوان تەختەق و قەزای کۆیەیە. ئەم ڕێگایە بەهۆی بەرتەسچی و زۆری پێچاوپێچی و کەمی هێمای ئاگادارکردنەوە ڕووداوی زۆری لێ دروست دەبێت. چەندەوە کارێک بوو من کەمەندان بم بە وەرگەڕانە، یەکەمیان پابەند نەبووم بە ڕێنمایەکانی هاتوچۆ، دووەمینیان یەکساییدە لەو سایدێ زۆر سایدێکی قەڵەباڵغ و یەکسایدێکی تەسکە باش نییە زادەکەی. ئەو کاتی 2009 هێمای هاتوچۆ زۆر کەم بوو، لێرە هێمای لێ نەبوو، منیش خۆم نەبەستاوە وەرگەڕام بۆ هۆی ینی کەمەندامیەکەی من.
بینی کۆیە و تەختەقا ڕێکا پێچ و پەنای گەلەگەلە زۆرە دوایە تاسەی قۆری گەلە زۆرە تڕمێلی هەرەدا ڕێنمایی کما بڕک شتێکی ئەگەلۆ بکرێت لەبەرەوەی ئەو پێچ و پەنایانە عالەمە کەس بڕک بێ سەبرا کەس دەسە کەس ڕناوەستی یعنی ئەلعام بتەوێت لەو زادەی کاتالۆنگۆ ڕامگرتێریوکانە بیست فولایت لە پشتر لێ دەدرێت بیست هۆڕین لۆ لێ دەدرێتن ئەوزە لەبەرەوەی کە ئەگە ئەو شتە بکرێتن حالەمە کەس بڕک سەبر و تعاملی هەبێتن و بڕک ڕێنمایی زیاتر لە ئەو ڕێ بکرێ و لەبەرەوە سوچی ئەلعان ڕێگای کەرکک بەنی کەرکک و هەولێر زۆر برێ ئەوە بووە ئەلحانەکە قەرەبارگەکە زۆری کەتە بینی ئەو ڕێ ئەوەی ئەمڕۆ وەک کێشەیەکی زەق خۆی دەردەخات خێرا لێخوڕینی بەشێک لە شۆفێرەکانە کە لە شەقامە سەرەکی و ڕێگابەر تەسک و پێچاوپێچەکاندا پابەندی ڕێنمایەکانی خێرایی دیاریکراو نابن ئەوە جگەلەوەی هیچ گیانی هاوکاریان نییە و هەر شۆفێرێک هەوڵ دەدات پێشەوی تر بکەوێت بێ ئەوەی هەست بە بەرپرسیارەتی بکات ساڵانە بەهۆی تیژڕەوی ژمارەیەکی زۆری خەڵک دەبنە قوربانی بەڕادەیەک ژمارەی قوربانیانی ڕووداوی هاتوچۆ لە قوربانیانی جەنگ زیاترە یەکێک لە هۆکارەکانی تونداژۆیی و پێشبڕچێی نێوان شۆفێران نەبوونی ئارامی و گیانی هاوکاری و هۆشیاریە پابەند نەبوونی بەشێک لەم شۆفێرانە ڕۆژانە دەیان ڕووداوی پێکدادان و وەرگەڕان لە هەرێمی کوردستان دروست دەکات کە ١٧٥ ئەم ڕێژەیە تەنیا پەیوەستە بە لێخوڕینی خێراوە لە ئەنجامی نەبوونی سەبر و ئارامی شۆفێر و پێشبڕچی ئۆتۆمبیلەکان لە شەقام و ڕێگاکان و نەبوونی ڕۆحی هاوکاری و ڕق و چینە لە کاتی شۆفێریدا ڕووداوی دڵتەزێن دروست دەبێت ئەم ڕووداوانش مەرج نییە تەنیا لە ڕێگاکانی دەرەوە بێت زۆر جار لە کۆڵان و شەقامە لاوەچەکانیش تیژڕەوی ئەنجام دەدرێت بە تایبەت لە دوای پێشکەوتنی تەکنەلۆژیا و بەهێزی ئۆتۆمبیلی پێشکەوتوو وا دەکات بەشێک لە شۆفێرە گەنجەکان سەرڕۆیی بکەن لە کاتی لێخڕینە. بەپێی ئامارە جیهانیەکان ساڵانە نزیکە 1,500,000 کەس بەهۆی تیژڕەوی تووشی ڕووداوی هاتوچۆ دەبن و دەبنە قوربانی هاوکات نزیکەی 54 میلیۆن کەس بریندار دەبن لەم ڕێژەیەش 5,400,000 کەس کەمەندان دەبن تێچووی زیانە مادیەکانیش بە 500 میلیارد دۆلار مەزەندە دەکرێت لەم ڕێژێش لە کۆی 1 میلیارد کەمەندام لە جیهان 600,000 کەس بەهۆی تیژڕەوی و ڕووداوی هاتوچۆوەیە ساڵانە لە هەرێمی کوردستان 1000 کەس دەبنە قوربانی ڕووداوەکانی هاتوچۆ بەهۆی تیژڕەویەوە نزیکەی 13,000 کەسیش بریندار دەبن لەم ڕێژێژ نزیکەی 100 کەس کەمەندام دەبێت و بەشێکی جەستەیان لەدەست دەدەن پۆلیسی هاتوچۆ بۆ ڕێگرتن لە زیادبوونی قوربانیانی ڕووداوەکانی هاتوچۆ بەهۆی تیژڕەوی و بۆ ئەوەی هیچ شۆفێر و کەسێکی تر چارەنووسی بە دەردی مەهدی عەباس نەچێت بەردەوام لە هەوڵدان بۆ پاراستنی گیانی سەرنشین و شۆفێران لە ڕێگەی چەند هەنگاوێکی یاسایی و پێویست تا ئەو کێشەیە لە شەقامەکان بنبڕ بکەن مەبەست لە دانانی کامێرەی چاودێری خێرایی تەنها بۆ ڕێگریکردنە لە ڕووداوەکانی هاتوچۆ مەبەستی سەرەکیمان ئەوەیە کە هاوڵاتیانی خۆمان بپارێزین سەر و ماڵ و جانیان بپارێزین ڕێگری بکەین لە ڕووداوی نەخوازراو بەداخەوە بەهۆی تیژ لێخوڕی بەشێک لە شۆفێران زۆر جار ڕووداوی نەخوازراوی لێ دەکەوێتەوە کە دەبێتە هۆی مردن و یاخود دەبێتە هۆی کەمەندانبوونی شۆفێرەکە لێرە مەبەستی ئێمە ئەوەیە وەکو بەڕێوەبەراتی هاتوچۆی هەولێر ئەو کامیرانە دابنین بۆ ئەوەی هاوڵاتی کەمتر تیژ لێ بخڕی بۆ ئەوەی هاوڵاتی بپارێزین لە ڕووداوی هاتوچۆ بۆچی تا ئێستا نەتواندراوە ئەم حاڵەتەشکە لە 175 ڕووداوەکان پێک دێنێت کۆنتڕۆڵ بکرێت بۆ ئەم مەبەستە بەرنامەی ترافیک ئەو هەنگاوە پێویستانی پۆلیسی هاتوچۆ دەخاتە ڕوو بۆ ڕێگریکردن لە ئەنجامدانی تیژڕەوی و خێرایی بەشێک لە شۆفێران یەکێک لەو هەنگاو و ڕێکارانە
دانان و چەسپاندنی کامێرای چاودێری و شاراوەی پۆلیسی هاتوچۆیە. دەمانەوێت بپرسین ئایا ئەم کامێرای چاودێری و شاراوانە دەبنە هۆکاری کەمکردنەوەی ڕووداوی دڵتەزێن یان وەک حەبێکی ئازارشێن وایە تەنها ئازار دەشتێنێ و برینەکان ساڕێژ ناکات. هەوڵی ئێمە ماندووبوونی ئێمە و کارمەندەکانمان تەنها و تەنها بۆ ئەوەیە ڕێگری بکەین لە ڕووداوی هاتچۆ. بەڵام بەشێک لە هاوڵاتیان بەداخەوە باس لەوە دەکەن کە گوایە ئەمە پارە کۆ دەکەینەوە لە بۆ حکوومەت. لە ئەساسدا تەمەنەوە ڕاست نییە، زۆر خۆشحاڵ دەبین کە هیچ کەس هیچ سەرپێچیەک ئەنجام نەدا. ئەگەر ئەوان پێیان وایە ئەو پارە کۆکردنەوەیە با سەرپێچی ئەنجام نەدەن لۆی ئەو پارەیە کۆ نەکرێتەوە. مەبەستی ئێمە و ئەگەر جەدوایەکی اقتصادیش بکەن دەبینن کە تێچووی دانان و کامیرە و بەڕێوەبردن و سەرپەرشتیکردن و ئیشکردن لەسەری زۆر زیاترە لەوەی کە چەند غەرامەیەکی هەبێ. مەبەستی ئێمە ئەوەیە هاوڵاتیانی خۆمان هۆشیار بکەینەوە، تێیان بگەێنین، پێیان بڵێن کە مەبەستی ئێمە پاراستنی سەرجانیەوەیە و ئەو داهاتەی کە لەو کامیرانە دێتەوە هەمووی لە بۆ حکوومەتە لە بۆ وەزارەتی دارایی دەڕوا هیچ پەیوەندیەکی بە هاتچۆی هەولێر نییە، تەنها یەک دیناریش نایەتە جیرفانی هیچ کارمەندێکی هاتوچۆ. لایەنی پەیوەندیدار هۆکاری تیژڕەوی بۆ بوونی خولیا و حەز و سەرڕۆیە و گەنجانە دەگەڕێنێتەوە کە بۆ خۆشی و وەک حەزێکی لێ هاتووە بێ ئەوەی ئاکامی خراپی ئەم حەزە بزانن یان گوێ بە ئاکامەکەی بدەن. ئەگەرچی بەشێک لە هاوڵاتیان گلەی لە دای سیستم و یاساکانی هاتوچۆ دەکەن سەبارەت بە هۆشیاری کۆمەلگا و خەڵکی بەوەی کە تەنها بیر لە سزای مادی دەکەنەوە و نەیانتوانیوە متمانە و خۆشەویستی دروست بکەن لە ناو خەڵک و شۆفێران شقام ڕێک بخەن. ئێستا ئەگەر بڵێم وەکو تیجارەتێکی لاتەوە بۆ حکوومەت چکە دانانی کامێرە لە شوێنێک ئەبێت لە ئەوروپا بۆ نە شوێنە کامێرە هەیە ئەو شوێنە قەس دێتی تۆ لەو شوێنە هێواش بڕۆیت مەبەست ئەوەیە تۆ لەو شوێنە هێواش بڕیت چکە زەرورە. بەڵام لێرە بە دزیەوەدانێ سیرێکە وەکو شتێکی لێت هەر ڕۆژە لە شوێنێک دانێ ئەو شتێکی باشە لە شوێنێکی دیاریکرا و کە زەرورە لەو شوێنە تۆ هێواژی با لێ کامێرە هەبێ ئیشارەتە بێ بڵێ ئێرە کامێرە هەیە. من وەکو هاوڵاتیەک نەخێر پێم ڕاست نییە کە هاتووە ینی حەوادث شتوهالە کەم ناکاتەوە بۆ شتەی سەبەکەی چییە؟ جێی کامێرەکان کە دادێنن جێیەکی شاراوەیە زیاتر نەک لەوەی کە بەعالەنی بکات زیاتر مەخسەوەستەکان ئەوەی لە بۆ پارەکەی و هەر ئەوەندە. ئەو کامێرانەی دانراوە تا ڕادێک باشی و خراپی خۆی هەیە باشەکەی ئێوەیە هەڵەساس لەبەر ئەوەی کە شوفێرەکان خێرایی ئۆتۆمبیلەکان کەم بکەنەوە بەڵام وەک دەبینین هەر کەسێک کامێرەکان سابت نییە ئەگەر خێراییەکان زۆر بێت هەر لێ دەدەن بەس بۆ پارە کۆکردنەوەیە. منۆکو تاکێک پێم وایە سەبەبی زۆربەی ڕووداوەکانی هاتوچۆ دەگەڕێتەوە بۆ تیژڕۆیی لەم بارەشە حکوومەت هەم بەرپرسیارە و هەموو هاوڵاتی بەرپرسیارە. بەڕای من زۆربەی زۆر ڕووداوەکان ڕاستە خەتای تیژڕۆی هاوڵاتیانیشە بەس ینی بەڕاستی پۆلیسیا چۆش کەم و کورتی هەبووە و هەروە جادوبانەکانشمان کەم و کورتی زۆر زۆری هەیە وەر کامێرەی چاودێری و پۆلیسەکان ینی مرور بەس نییە بەس بۆی کە بۆ منە ڕووداوەکان کەم ببنەوە پێویستە ینی پلانێکی زۆر باشدا بندرێت تاوەکو خەڵک بتوانێت ینی هۆشیارتر بێتەوە. ئەو کامیرە جێگیرانی ناو شاری هەولێر بۆ خەڵک هەمووی ئەو شوێنانە شارەزایە و هاوڵاتیان دەزانن لەکوێ ئەو کامیرانەمان هەیە لە هەمان کاتدا سەرپێچشی لێ ئەنجام دەدەن کە کامیرەکە جێگیرشە. هەروەها کامیرەکانی دیکەمان کە مۆبایل کامیرەی پێدەگوترێ و کامیرە گەڕۆکەکان ئەو کامیرانەش لە رادیۆی بەڕێوەبەراتی هاتوچۆ هەولێر ڕادەگەینین کە لەکوێ هەیە و بە هیچ شێوەیەک لە شوێنی شاراوە داینانین. بەڵام ئامۆژگاری من بۆ برا شۆفێرەکان بۆ هاوڵاتیانی شاری هەولێر ئەوەیە لە هەموو شەقامێک دەبێ وادا بنێن کامێرەی هاتوچۆ هەیە لەبەر ئەوەی لە هەموو شەقامێک هێمای ئاگادارکردنەوەمان هەیە کە لەو شەقامە کامێرەی هاتوچۆ هەیە هەروە هێمای دیاریکردنی خێراییمان هەیە سپید لیمت کە پێت دەڵێ ئەو شەقامە بۆت هەیە ئەوەندە لێ بخوڕی بۆیە هیچ عزرەک نییە لەوەی کە نەزانێت لە شەقامە کامیرە هەیە یاخود نییە. داتاکانی وەزارەتی تەندروستی وەربگرن
بۆتان دەردەکەوێت کە ئەو کامیرانە بە ڕێژەیەکی بەرچاو بوونێتە هۆکاری کەمکردنەوە و ڕێگریکردن لە ڕووداوی نەخوازرا و جان لە دەستدانی هاوڵاتی و کەمەندانبوون و برینداربوونیان لەبەرەوەی خەڵکەکی زۆر بەهۆی کامیرەکە بەهۆی غەڕامەکە خێراییان کەم دەکەنەوە ئەو خێرایی کە دامان نایە لێرەش مەبەستمان ئەوەیە دوو شت بکەین یەکەم دیاردەی شارستانی و لە زۆربەی وڵاتانی دنیا ئەو سێ لاینەی کە هەیە خێراییەکەیان جیاوازە ئەو لاینەی کە هەشتایە تەنها لە بۆ بار هەڵگیرە تەنها بار هەڵگیر دەتوانین لە لاینی بڵێن هێواش بڕواتن بۆ ئەوەمانەکە لە دەستی ڕاست هیچ ئۆتۆمبیلێک پێش نەکەوێتەوە واتە ئەسبەقی مرور پێشینەی هاتوچۆ ڕەچاو بکرێ بۆ نمونە ئەو خەتسەریعمان هەیە 110 هێڵی ناوەڕاستمان هەیە کە ئەو لاینی ناوەڕاستە 100 و هێڵەکەیت کەش هەشتایە بار هەڵگیر لێرە ئەو تێبینیم هەیە دەمێت بە هاوڵاتیانی خۆشەویستی ڕابگەنم بار هەڵگیر بۆی نییە لە هێڵی ناوەڕاست و هێڵی خێرا بڕوە بەهەر خێراییەک لەو دوو هێڵە بڕوە غەرامە دەکرێت سزا دەدرێت لەبەر ئەوەی زۆربەی ڕووداوەکانی هاتوچۆ بەداخەوە بەهۆی بار هەڵگیرەوەی ئەو بار هەڵگیران دەبنە هۆی مردن و جان لە دەستدان و کەمەندانبوونی هاوڵاتی لە کاتی ڕووداوی هاتوچۆ توێژەران ڕایان وایە تەنیا سزای مادی نابێتە هۆی پابندکردنی خەڵک بە یاسا و ڕێنماییەکان بەڵکو شێوازی ئامۆژگاری و پێدانی ڕێنمایی گرنگە بۆ پێشکەشکردنی شۆفێرێکی باش بە شەقامەکان بەنسبەت ڕووداوەکانەوە هۆکاری سەرەکی وەکو کە ئەبیستوین و گوێمان لێ بێ و شیکاری بۆکەین هۆکاری سەرەکی بریتێ لە خێرایی لەبەرەوەی خێرایی ئۆتۆمبیل کە زۆر ئەبێ وەکو ئەوە نییە کە خێرایی هەر خێرایی بێ یان ئەوە بێ ئۆتۆمبیل لەسەر سکێ بێ و هیچ نەیەتە ڕێگای و بڕوە بەنسبەت ئەگەر قیتار بێ قیتارە توانی خێراتر بڕۆی ئەگەر تیارە بێتوانی خێراتر بڕۆی ئەگەر تیارەی بڵی حربی ئەوانە بێتوانی خێراتر بڕۆی ئەوانە لە ئاسمانن بەڵام تۆ لە ئەرزایی لە دەور و بەرتا لە ڕەسیفە لە جادەیە لە خانووە لە خەڵکە ئەوانە سرعەتیان سفرە هەتا تۆ سرعەتت فەرقی لەگەڵ ئەوانە زۆر بێ کە ئەوان سفرن ئەوە خەتەریا دێتە ڕێگا جادە سکە نییە جادە هەر قەوسێک کە بێتە ڕێگات هەر قەوسێ سرعەتی خۆی هەیە هەتا ئەو قەوسە بچووکتر بێ ئەبێ سرعەتەکەی کەمتر بێت تەنانەت لە هەندێک قەوسا هەیە لەسەر کۆڵانێکە ئەبێ سرعەتت بکەیتە سفر اینجا ئەتوانی پێشکەیتەوە ئەگەر نا ئەچیتە خانۆکەی بەرامبەرەوە لە بۆ چەشنە ئەبێ ئاگاد لە سرعەت بێت سرعەت کەمکردنەوە زۆر شت لە ڕێگاتایە جادە خەتێکی مستەقیم نییە ڕاستەهێڵ نییە تاسەی تایە بەرزی تایە نزمی تایە لەوانە هەمووی سرعەتی خۆیانەیە ئەوانە هەمووی پێویستی بۆیە کە سرعەت بێتە خوارەوە کە سرعەت دێیتە خوارەوە بەجارێ لەناو حادسەیەکە ئەگەر ژمارەی ئەوانەی کە بەر ئەکەون و توش ئەبن لەو حادسەیە ژمارەیان کەمە بێتەوە ئەگەر سرعەتەکەت کەمتر بێ پێشوی بچیتە ناو حادسە کە تویتە ناو حادسە کە تویتە بەردەم کۆسپێک ئەو سرعەتت لێ بێتە بەڵایەک بە کۆڵتەوە لەو دەقەیە ناتوانانی لە کۆڵی خۆتی بکەیتەوە. لە ڕێگەی مەفرەزەی تایبەت و بڵاوکردنەوەیان بە شەقامە سەرەکیەکان و پۆلیسی هاتوچۆ چاودێری ئەو شۆفێرانە دەکات کە لە بەشێک لە شەقامەکانی شاری ئەولێر پێشبڕچێ دەکەن یان سەرپێچی لە خێرایی دەکەن و دەبنە هۆی بێزارکردنی هاوڵاتیان. کارە و گلایزەرەی ڕاگرتووە بە خێرایەتی
باش بەڕێز زۆر خێرا دەڕۆیشتی خێر بوو زۆر خێرابووی لە کامیرەکانمان دەرکەوت و جیهازیشمان لە بۆ کرا کە زۆر بە خێرایی دەڕۆیشتی مۆڵەت شۆفێریەکەت بێزەحمەت پۆلیسەکان 24 کاتژمێر لە ڕێگەی چەندین تیم لە شەقامەکان چاودێری هاتوچۆ و شۆفێران دەکەن بۆ ئەوەی کۆنتترۆڵی سەرپێچەکان بکەن. ڕێکارەکان تا ڕادەیەک بوونەتە هۆی کەمکردنەوەی خێرایی و تیژڕەوی بەشێک لەو شۆفێرانەی کە خێرایی بۆتە پیشەی سەرەکیان. ئەمە دیمەنی ڕووداوێکی دڵتەزێنی تونداژۆیە. ئەم ڕووداوەش لە شەقامی سەرەکی 100 مەتری نزیک چوارڕیانی شارۆچکەی عەنکاوە دروست بوو لە هەکامی پێشبڕکێی نێوان دوو ئۆتۆمبیل بەهۆی خێرایی و تیژڕەوی خۆیان بێکدا دەدەن. ئۆکەی وەرجیدار ئێستا دەگەینە لاکان. ڕووداوانە و لێخوڕینی ئۆتۆمبیل بە خێرایی و سەرکێشی بەشێک لە گەنجان وای کردووە ڕووداوی دڵتەزێن و کارەساتی گەورە بەردەوام لە زیادبووندا بێت و ببێتە مەترسیەکی بەردەوام و مەرگێکی نەبیندراوی سەرشەقام. ئێمە وەکو تیم پزیشکی فریاکەوتن بەشێک لە پزیشکەکان سەر بە بەڕێوەبەراتی گشتی تەندروستی هەولێر بە 24 کاتژمێر ئێمە لە ئامادەباشیدان بۆ خزمەتکردنی هاوڵاتیان لێرە داوا لە هاوڵاتیان دەکەین کە ئەوانیش هاوکارمان بن ئەمە کە ئاگادار دەکەینەوە لە هەر ڕووداوێک پێویستە بە زووترین کات بگەینە شوێنی ڕووداوەکە بەڵام لە ڕێگا بە تایبەت شوفێران پێویستە هاوکارمان بن بۆی بتوانین بە زووترین کات بگەینە شوێنی ڕووداو. خاڵێکی تریش هاوڵاتی لە شوێنی ڕووداو زۆر جارووا هەیە چاوەڕێ ناکات تا ئەمبوڵانس دەگاتە شوێنی ڕووداو بریندارەکان دەینە دەرێ بە شێوەیەکی مەسەڵەن ناتەندروست بریندارەکان دەینە دەرێ چاوەڕێمان ناکەن بۆی بتوانین بە جوانترین شێوە ئەرکەکانی خۆمان جێبەجێ بکەین بۆی گیانی ئەو خەڵکە هاوڵاتیانە لە مردن ڕزگار بکەین. ئەوە ئاکامی خێرا لێخوڕین و تیژ لێخوڕینی شۆفێرانە زۆر بەداخەوە لەو ڕووداوە و چەندین ڕووداوی دیکەی هاوشێوە کە لە شاری هەولێر و لە زۆربەی شار و شارۆچکانی کوردستان و لە وڵاتانی دنیا کە خەڵک پێیوە سەرقاڵن ئەوە هۆکارەکەیەتی تەنها خێرا لێخوڕینە کە 170 بۆ 75 ڕووداوەکانی هاتوچۆ دەگەڕێتەوە بۆ تیژ لێخوڕینی ئۆتۆمبیلەکان لە زۆربەی شەقامەکانی شاری هەولێر. سپید لیمتمان هەیە کە دیاری دەکات بۆت هەیە چەند خێرای لێ بخڕی. کامێرەی هاتوچۆمان هەیە بۆ ئەوەی ڕێگری بکەین لەو خێراییە زۆرەی شۆفێران بەڵام بەداخەوە تا ئێستا ئەو ڕووداوانە هەر هەیە بەداخەوە لێرە و لەوێ و زۆربەی جارگلەیەوەمان لێ دەکری و گوێبستیەوە دەبینەوە کە بەڕێوەبەراتی هاتوچۆی هەولێرە و کامێرانەی دانایە بۆ پارەکۆکردنەوە. ئێمە لەگەڵەوەی کە بە تەواوی ئەو دەنگۆیانە ڕەت دەکەینەوە دەمانەوێت بە هاوڵاتیانی خۆشەویستی خۆمان بڵێن مەبەستی ئێمە ئەوە نییە کەس غەرامە بکەین. خۆشحاڵ دەبین ئەگەر کەسیان ئەگەر ڕۆژێک هیچ کەس لە کامێرەی هاتوچۆ نەدا و سەرپێچی ئەنجام نەدا. مەبەستی ئێمە ئەوەیە خێراییان کەم بکەنەوە بۆ ئەوەی ڕووداوی هاوشەوەی و ڕووداوە ڕوونەدات. 125 ڕووداوەکانی هاتوچۆ هۆکارەکەی لە بۆ ڕێگاوبان دەگەڕێتەوە 175 خودی شۆفێرەکە و خێراییەکەیە. بە خۆشحاڵیەوە دەتوانین بڵین لە ناو شاری هەولێر زۆربەی هێماکانی هاتوچۆ ئەوەی کە هێمانی و دەوڵەتیەکان ئەو هێمایانن کە پێویستە لە شەقامەکان هەبن لە هەولێر هەیە.
هێڵکاری سەرشەقام هەیە هێمای هاتوچۆ هەیە هەموو ئەو ڕێنمایانە هەیە لە ڕێگای ڕاگەیاندنەکان لە ڕێگای بەڕێستان لە ڕێگای رادیۆی هاتوچۆی هەولێر بەڵام بەداخەوە هۆکاری ئەو ڕووداوانە پابەند نەبوونی شۆفێرانە